سڵاوتان لێ بێ خۆشەویستانی بینەری بەرنامەکانی دیدار. خۆشحاڵم لەگەڵتانە بم بۆ پێشکەشکردنی بەرنامەی ئەوڕۆمان. تەوەری بەرنامەیەم هەفتەیەمان بابەتێک لە خۆ دەگرێت لەژێر ناونیشانی مانیفستی ئەدەبی کرێکاری لە نووسینی بەڕێز عەبدوڵڵا سلێمان مەشغەڵ. دوای ناوبڕێک دەگەڕێمەوەلاتە. مانیفستی ئەدەبی کرێکاری. مەبەست لە مانیفستە دانانی چوارچێوە و قەیدوبەند نییە بۆ ئەدەب و نووسەر، چونکە دەزانین نووسەر بۆ ئەوەی جاهێنەر بێ و بتوانێت بە جوانترین شێوە گزارش لە جیهانبینی چینایەتی خۆی بکات دەبێ ئازاد بێ. ئازادبوون نە بەمانە بۆرژوازیەکێک کە ئەندامی لایەنێکی سیاسی نەبێ و چینی بۆرژوازی گڵوپی سەوزی بۆ پێکرد بێ و پێشوازی لێ بکات، باوکو بە مانا کرێکاریەکەی واتە لە دەرەوەی هەژمون و دەسەڵاتی ئایدۆلۆژی بۆرژوازی قەراری گرت بێ. هەر کاتەیە نووسەری کرێکاری ئەو مۆقعیەتەی بەدەستهێنا ئیتر دەقەکانی هەرگیز ناکەونە تەڵەی خزمەتکردن بە بۆرژوازیەوە. لە لایەکی تریشەوە دەبینین ژمارەیەکی زۆر نووسەر دەقی ئەدەبی نەنووسن و دەیانەوەی گزارش بکەن لە خەبات و تێکۆشانی چینایەتی کرێکاران لە دژی سەرمایەداران. بەڵام ڕەنگە بە پێپێویست زانیاری پێویستیان نەبێ لەسەر ئەدەبی کرێکاری و ماهیەتی چینایەتی ئەم ئەدەبە و ڕۆڵە کۆمەڵایەتیەکەی ئەدەب دەگیڕێ لە کێشمەکێشەکانی چینی کرێکار لەگەڵ بۆرژوازی. ئەمە جگە لە پێویستی خۆسازدان و خۆ ئامادەکردن بۆ بەرەنگاربوونەوەی ئەدەبی بۆرژوازی. لێرەوە ئەم نووسینە یا ئەم مانیفستە گرنگی خۆی دەسەپێنێ. یەکێک لە بنەماسەرەکیەکانی ئەدەبی کرێکاری گەڕانەوەیە بۆ ئینسان، دەست بردنە بۆ ئەو ئەبزار و ماتریاڵانێ کە واقع دەیخاتە بەردەست بۆ دووبارە بنیانانەوەی ژیان و خۆنی ئەو مرۆڤانەی کە جگە لە گرتنەپەری ڕێگای خەبات چارێکی دی شک نابن. دووبارە بنیانانەوەی ژیان و خۆنی ئینسان لەوە هەم چی ناکرێت، بەڵکو هەر لۆ ئینتمایەوە دێتە بوون کە تەواوی ئەدەبی بۆرژوازی خۆی لێ بێبەری دەکات. ئەویش ئینتمای ئەدەبە بۆ واقع و ژیان، ئینتمای ئەدەبە بۆ چین، ئینتمایە بۆ هێزی بەرهەمهێنانی کۆمەڵگا کە تروسکەی ئومێد لە جوڵە و کرزار و هەوڵەکانیدا وەک مرواری بەرهەتاو دەبریسکێتەوە. دەستگرتن بەم ئومێدە دەستگرتنە بۆ ڕوحیەتە شۆڕەشگێرانەیە کۆمەڵگای مرۆڤایەتی بە درێژای مێژوو دەستی پێوەگرتووە. بارگاوی بوون بۆ ئومێدە و جێخستنی زیاتری ئەم ڕوحیەتە شۆڕەشگێرانەیە ئەرکی بێ ئەم لە ئۆلای ئەو ئەدەبەیە کە ئێمە و ئەدیبانی وەکو ئێمە ئاڵا هەڵگرین بەو پێیەی بارودۆخی ئابووری و کۆمەڵایەتی و سیاسی جیهان لە بەردەم هەڵکشان و داکشانێکی بەردەوامدایە. سیستمی بازاری ئازاد و لیبرالیزمی نوێ جگە لە تونکردنەوەی زنجیرەکانی دەست و پێکرێکاران دیاردێکی تری بۆ بەشەریەت پێ نییە. کرێکاران و خەڵکی بەشمێنەت نا لە بارترین دۆخی سیاسی و ئابووری و کۆمەڵایەتی خۆیان دەگوزارێنن. ژێرخانی ئابووری زۆرێک لە کۆمەڵگەکان دووچاری لە بەریەک هەڵوەشانەوەیەکی مەترسیدار بۆتەوە. چینی کرێکار جگە لە مێنێتیەکانی کار و ژیان دەرگیری سیاسەتێکەکە کۆمەڵێ بازرگانی سیاسی سەرقاڵن پێوەی و بەم هۆیشەوە ئاستی ژیانی خەڵک فەلاکەتبارە و بەگشتی لەژێر هێڵی هەژاریەوەیە. کەم بوونەوە یان نەبوونی خزمەتگوزاریەکان، کەم بوونەوە یان نەبوونی بیمە تەندروستیەکان، کەم بوونەوە یان نەبوونی کار و بیمەی بێکاری، کەم بوونەوە یان نەبوونی ئاستی گونجاوی خوێندن لە قۆناغەکانی خوێندندا، کەم بوونەوە یان نەبوونی ئاسایش و دڵنیای ژیان لای خەڵک، ئەمە سەرباری گرانی بازار و شەڕ و ئاوارەیی و بەدبەختی کە بەرۆکی ئینسانەکانی سەر ئەم هەسارەیان گرتووە. لە دۆخێکی وادا ئەدەبی کرێکاری ناتوانێت ڕۆڵێکی بێلایەن بگیڕێت، ناتوانێت بێدەنگی هەڵبژێرێت، ناتوانێت قسە نەکات و جیهەتگیری خۆی بۆ ئەو خەڵکی بەشمێنەتە بەیان نەکات. جیهەتگیری شۆناسی ئەو ئەدەبەیە کە ئێمە بە جددی قسەی لەسەر دەکەین و ئینتمامان بۆی هەیە. ئەدەبی کرێکاری لە هەلومەرجێکی ناسەقامگیری وادا دەبێ جەربزانە بێتە مەیدان و گزارشت بێ لۆ دۆخە نەخوازراوە.
دەبێ ئاوێتەی ئەو بەرگری و خەبات و تێکۆشانە بێت کە دەیانەوێت ئەو هەلومەرجە بگۆڕن، بەڵام گۆڕانێک بە قازانجی خەڵکی ستەمدیدە. ئەدەبی کرێکاری جگە لەوەی سەرسەختانە دژی پایەکانی کۆمەڵگەی بۆرژوازی دەوەستێتەوە و دەجەنگێ، لە هەمان کاتیشدا تێدەکۆشێ بە ڕەخنەی جددی لەو پایانە و دەرهاویشتەکانی ڕووی ئەو دنیا بێچینایەتیە نیشاندات کە ئازادی و یەکسانی و دادپەروەری کۆمەڵایەتی هەوێنیەتی. پایەکانی کۆمەڵگەی بۆرژوازی بەقەت پانتایی دنیا بوونەتە مایەی دەرهاوشتنی کۆمەڵی دیاردە و گرفت و دەرد بۆ ژیانی ئینسانەکان، هەر لە شەڕ و ئاوارەیی، کوشتن و برین، زیندان و ئیعدام و هەژاری و برسێتی و خەمۆکی و فەحشە و دۆخە دەرونیە نەخوازراوەکانی ئینسان تا دەگاتە بێکاری و نانبڕۆکردن و هیتر، کۆمەڵە دەردێک کە نیشانی ئینسان هەڵیان دەگرێ و دەسەڵاتی کۆنەپەرستی بۆرژوازی و کۆمەڵگا شانی خۆیان لێ خاڵی کردوێتەوە. لێرەوە ئەدەبی کرێکاری ڕۆڵێکی گرنگ دەگێڕێ لە ڕەسواکردن و دەرخستنی ماهیەت و جەوهەری دژە ئینسانی ئەو کۆمەڵگەیە و دەسەڵاتانەی ئەو کۆمەڵگەیە بەڕێوە دەبن. ڕۆڵ دەگیڕێ لە نابودکردنی ئەو بەکرێگیراوانەیە کە بەرگری دەکەن لە مانەوەی دۆخی مەوجود. ڕۆڵ دەگیڕێ لە لێزان لە پایەکانی ئایدۆلۆژی بۆرژوازی لە ئەدەبی بۆرژوازی بە هەموو لەق و بەشەکانیەوە. ئەدەبی کرێکاری ئەگەر ڕوونتر بدوێن، ئەدەبێکە دژ بە نیزامی سەرمایەداری کە سەروەت و سامانەکەی لەسەر خوێنمژینی کرێکاران و خەڵکی زەحمەتکێش هاتووەتە دەست. دژی خانەوادە و خێزانی بۆرژوازیە کە بناغەکەی لەسەر چۆسانەوەی ئینسان دامەزراوە. دژی نیشتمان و نیشتمان پەرستیەکە ڕۆژانە لە گۆشە و کەنارەکانی ئەم جیهانە و لە ژێر ناوی پاراستنی نیشتمان هەزار ڕۆڵەی کرێکار دەکوژرێ و خوێنی دەڕژێ و بە سەدان هەزاریش ئاوارە و بێخانە و لانە دەکرێن. دژی ئائینە بە هەموو فۆرمە کۆن و نوێیەکانیەوە. بەم جۆرە ئەدەبی کرێکاری دژ بە سەرجەم ئایدۆلۆژی بۆرژوازی لە جەنگێکی نەبراوەدایە. ئەدەبی کرێکاری ئەدەبێکی سیاسیە. ئەدەبی چینێکە کە سەرقاڵی خەبات و سیاسەتکردنە لە پێناو دۆزینەوەی کلیلی چارەسەر و کردنەوەی تەسلیمی ئەزەلیەتی بۆرژوازی کە تەواوی فەرهەنگی زاڵ و سەرخانی ئابووری کۆمەڵگا تەبلیغی بۆ دەکەن. ئەدەبی کرێکاری ئەدەبێکە بە ئاشکرا ئینتمای سیاسی چینایەتی خۆی بۆ چینی کرێکار دەردەبڕێ. ئەم ئەدەبە لە سیاسەتکردن ناترسێ و سڵ لەوەش ناکاتەوە بە ئەدەبێکی سیاسی ناوزەد بکرێ. سڵ لەوەش ناکاتەوە پێ بوترێ ئەدەبی مارکسیزم، چونکە بەکردەوە مارکسیزم سێبەر دەخاتە سەر ئەو ئەدەبە. ئەدەبی کرێکاری بێ سیاسەت و سیاسەتکردن مانایەکی نابێت، مادام ئەم ئەدەبە بە چینی کرێکارەوە پەیوەستە، مادام ئاوێتەی خەباتی ئەو چینەیە. بۆیە ئەدەب و چینی کرێکار وەکو حزب و چینی کرێکار دوانەن و ناتوانێت لە یەک داببڕێن. پەیوەندی نێوان سیاسەت و ئەدەب پەیوەندیەکی لە مێژینەیە. ئەدەبی بۆرژوازی بەپێ جەوهەر و ڕۆڵە ناشرینەکانی لە جەنگە چینایەتیەکەی لەگەڵ کرێکاران زۆر جار ئیدعای سەربەخۆی دەکات لە سیاسەت و حزب بۆ خۆڵکردنە چاوی خەڵکی ستەمدیدە و چۆساوە. دەڵێن دەبێ ئەدەب لە سیاسەت جیا بێت، دەڵێن دەبێ ئەدەب چینایەتیان کرێکاری نەبێت، بێ ئەوەی ساتێک لە بیریان چوو بێتەوە کە ئەدەبەکەی خۆیان واتە ئەدەبی بۆرژوازی هەم سیاسیە و هەمی چینایەتیە، بێ ئەوەی پێویست بکات بە ئاشکرا ئەو پەیوەندیە بەیان بکەن. بەڵام تا ئەو پەڕی بێشەرمانە بە بێشەرمی هاوار دەکەن و دەنگ هەڵدەبڕن کە ئەدەبی کرێکاری حزبیە و سیاسیە. بڵێ ئەدەبی ئێمە مادام دژ بە ئایدۆلۆژی بۆرژوازیە، مادام دژ بە بناخەکانی دەسەڵاتی سیاسی سەرمایەدارانە، ئەدەبێکی سیاسیە. لە هەمان کاتیشدا مادام ئەدەبەکەی ئێمە واتە ئەدەبی کرێکاری لە بەرژەوەندی کرێکاراندایە لە جەنگی چینایەتی کەوایە ئەدەبێکی چینایەتیە و بارگاویە بە ئاسۆیەکی ئینسانی بەرز کە بێ هیچ دوودڵیەک دەچێتە سەنگەری پاراستنی بەرژەوەندی چینایەتی کرێکاران لە دژی سەرمایەداران.
ئێمەی ئەدیبانی کرێکار دەبێت چینی کرێکار بە ئەدەب و هونەری خۆی ئاشنا بکەینەوە. چینی کرێکار ئاشنا بکەین بە نووسەرانی ڕابردوو و ئێستا، کولتوری چینایەتی و شۆڕژگەرانەی خۆی بخەینە بەردەستی. لە ڕێی بەرهەمە ئەدیبیەکانمان و دەقەکانمانەوە چ نووسراوە یان وەڕگێڕراو دەستیان بگرین و بیان گێڕینەوە سەر گەنجینە لە بن نەهاتووی ئەدەبیاتی ڕادیکاڵ و ڕۆڵ بە بەرداکردنەوەی پەیوەندی لە مێژینەی نێوان چینی کرێکار و ئەدەب و هۆنەر و ئامانج و خواستەکانی. ئەگەر ئەمەمان کرد ئەوە توانیمانە لەو ئامانجە تێبگەین و بە کرداریش ئەو تێگەیشتەمان بەیان کردووە. بە پێشەوانەوە ئەگەر ئەو کارە نەکەین ئەوە هۆکارەکەی هەرچیەک بێت نەمانتوانیوە لە ئامانجی ئەدەبی کرێکاری و شۆڕژگەرانە حاڵی بین. لێرەوە دەرکردن و باڵۆکردنەوە و وەشاندنی گۆڤار و ڕۆژنامە و سایتی ئەلەکترۆنی دەتوانێت وەک زمان حاڵی ئەو ئەدەبە ڕۆڵی گرنگ بگیڕێ لە بردنەپێشەوە و باڵۆکردنەوەی ئەدەب و هونەری کرێکاری. چینی کرێکار دەبێت لە ڕێگەی هەوڵ و تێکۆشانی ئەدەبی کرێکاری و ڕەخنەی ئەدەبی مارکسیستیەوە ئەدەبی کرێکاری و ناکرێکاری لە یەک جیا بکاتەوە تا دەگات بە ناسینی ڕەگەزەکانی ئەدەبی کرێکاری و وەستانەوە بەرامبەر بە هەموو ئەو هەوڵانێکە دەیانەویست ئەدەبی پۆلیساریای سەدەی بیستەم دووچاری پاشەکشە و فۆتانکەن. نابێ لە یادمان بچێکە بزوتنەوەی ڕیالیزمی سۆسیالیستی کە بەو تەوەژم و ڕێبازە ئەدەبی و هونەریە دەوترێکە لە دوای شۆڕشی ئۆکتۆبر لە وڵاتی یەکێتی سۆڤیەتی جاران هاتە ئاراوە و گەشەی کردو و بە بزوتنەوەیەکی ئەدەبی ئەنتەرناسیۆناڵی مەزن. گەشەی ڕیالیزمی سۆسیالیستی هەر تەنها یەکێتی سۆڤیەتی نەگرتەوە، بەڵکو ئەو دۆڵەتانەشی گرتەوە کە بە دۆڵەتانی سۆسیالیست یان بلووکی ڕۆژهەڵات دەناسران. ئەم ستایلە لە بنچینەدا لەسەر کولتوری پۆلیتاریاوە سەری هەڵداوە. کولتوری پۆلیتاریاش لە هونەر و ئەدەب پێداگری ئەدەبە لەسەر خەباتی چینایەتی و بەرژەوەندی کرێکاران دژ بە بۆرژوازی و سەرمایەداران. ئامانجی ئەم ئەدەبە هەوڵدانە بۆ وێناکردنی ژیان و خەباتی ئەو چینە لە پێناو ڕزگاری یەکجارەکی لە کتوبەندی کۆیلەتی بۆرژوازی. ڕێبازی سۆسیالیستی لە ئەدەب لە دەی بیستەکانی سەدەی ڕابردوو لە وڵاتانی ئەڵمانیا و فەڕەنسا و چیکۆسلۆڤاکیا و پۆڵەندا دامەزرا. ئەو نووسەرانش کە ڕۆڵیان هەبوو لە بەرەو پێشبردننی ئەم ڕێبازە ئەدەبیە لە وڵاتانی ڕۆژاوا بریپتی بوون لە لوئیس ئاراگۆن و جۆهانس بیچەر و پابلۆ نێرڤادا. حەزبی کۆمۆنیستی سۆڤیەت ساڵی 1932 بڕیاری لەسەر ڕیالیزمی واقعی لە ئەدەب و هونەردا و ساڵی 1934 ئەم شێوازە ئەدەبیە لە یەکەمین کۆنگرێ نووسەرانی سۆڤیەت کاتێ نوێنەری جۆزێف ستالین ئەندریا وتارێکی پێشکەش کرد و بە توندی جەختی لەوە کردەوە کە ڕیالیزمی سۆسیالیستی بە فەرمی بوو بە ڕێنمایی نیشتمانی کولتوری یەکێتی سۆڤیەت. بەدەستەوەگرتنی ئەم ڕێبازە ئەدەبیە بەکردەوە بووە هۆی پشکردن لە ڕێبازە باوەکانی جیهان لە چەشنی ئیرۆتیک، ئائین، تەجدیدگەرایی، سۆریالیزم و گوزارشتخوازی. وەک هاویشتەیەکی چینایەتی بەرامبەر بە یەکەمین کۆنگرەی نووسەرانی یەکێتی سۆڤیەت لە 26 و 27 نیسانی 1935 لە شاری شیکاگۆ و بە پاڵپشتی جۆزێف ستالین گرنگترین کۆنگرەی نووسەرانی چەپی ئامریکا بەسترا کە شاعران و ڕۆماننووسان و ڕەخنەگران و ڕۆژنامەنووسان تیادا بەشدار بوون. ڤالدۆ دەیڤید فرانک بە پشتیوانی حەزبی کۆمۆنیستی ئەمریکا بوو بە یەکەمین سەرۆکی یەکێتی نووسەرانی ئەمریکا. ڕێگی مێژووی ڕیالیزمی سۆسیالیستی دەگەڕێتەوە بۆ ناوەڕاستی سەدەی 19ەم، بەڵام ئەم ڕیالیزمە گۆڕانی بەسەردا هاتوو پێ بە پێ تێپەڕبوونی زەمن ئەمیش لە ناوەڕۆکە کۆمەڵایەتیە شۆڕژگەرانەکەی بەتاڵکرایەوە و خڕایە خزمەتی سیاسەتەکانی ستالین و یەکێتی سۆڤیەت کە ئەو کات چەند هەنگاو لە ئەرکە کۆمەڵایەتیەکانی خۆی دوورکەوتوبووەوە. ڕەخنەی ئەدەبی مارکسیستی ئەرکیەتی ناوەڕۆکی ئەو ڕیالیزمە شی بکاتەوە و جارێکی تر بەگەڕانەوە بۆ ئینسان بە عەزمێکی پۆڵاینەوە
پێ لەسەر پایەکانی ئەدەبی کرێکاری جابگرێت و گەشەی پێ بدات. ئەدەبی کرێکاری خاڵی نییە لە تەکنیک و ئستاتیکا، بەڵکو هەڵگری جۆرێک لە ئستاتیکایە کە خاڵی لێوەهەستانی لەسەر بنەمای ململانێ و بەرەنگاری وەستاوە. ئستاتیکا ئەدەبی کرێکاری لەو جیهەتگیریەوە ئاو دەخواتەوە کە ئەدەب ئاوێتەی واقعی ژیان و خەباتی ئینسانەکان دەبێ لە پێناو ئازادیدا. جوانیە کە ئەدەبی کرێکاری لێ بەهرەمەندە و ئەدەبیاتی بۆرژوازینیەتی بریتیە لە ئومێد. ئومێد بە ئینسان، بە ژیان، ئومێد بە خەبات لە پێناو ژیانێکی ئینسانی باشتردا. ئەم ئومێدە وزە بەخش و ئیلهام بەخشی ئینسانە لە خەبات. لە دەستانی ئومێد لە دەقە ئەدەبیەکان جاچ ڕۆمان یان شعر یان کورتە چیرۆک یان شانۆنامە و هیتر بێ، لە دەستانی ئەڵقەیەک لە ئەڵقەکانی زەنجیرەی پرۆسەی نووسینی شۆڕەشگەرانە بوو بە سەمەرگەیاندنی ئەرکە مێژوویەکان. لە دووتوێ لاپەڕەکانی مێژوودا گەلێ دەقنکە لە خەبات و تێکۆشانی جینایەتیدا بوونە بە ڕۆحی سەرزەم و وێردی سەرزاری مەلیۆنان ئینسان، لەوانە سرودی ئەنتەرناسیۆناڵی ئۆژی پوتیا یانیش کاریگەریان لەسەر زێنی ئینسانەکان بە ئاسانی کاڵ نابنەوە، لەوانە ڕۆمانی دایکی مەکسیم گۆرگی و ڕۆمانی ژەرمێناڵی ئیمیل زۆڵا و هیتر. کۆمێدیایە و لە هەمان کاتیشدا تراژدیا خوێندنەرانێک پشبەستوو بە تێز و ڕەخنەگەرانی بۆرژوازی پێیان وابێ ئەدەبی ڕادیکاڵ و ئینسانی بەتاڵە لە فکر. بڕواهێنەرانی ئەم تێزە هێندە کوردبین و هێندە خۆیان بە خاوەن فکر دەزانن ناتوانن ببینن کە ئەدەبی ئینسانی و کرێکاری لێوڕێژە لە فکری ئینسانی و کاڵایە کە بە باڵای هەڵوێستی ئازادی خوازانەی مرۆڤ لە پێناو پشڕاندنی کۆچەکانی کۆیلەتی ئینسان. ئەم خوێنەرانە تووتی ئاسا هەر ئەو ئاەتانە دەزان و دەڵێنەوەکە ئەدەبی لیبراڵی جیهانی لە سەرتاسەری جیهاندا دەرخواردی خوێنەرانی دەدەن. ئەو خوێنەرە پێ وایە ئەدەبی کرێکاری و مارکسیستی خاڵین لە فکر نە لە کرێکار وەک چینێکی بەرهەمهێنەر و بنیادنەری کۆمەڵگا وە ژیان حاڵی بوونە و نەدەزانن مارکسیزم چییە و چ ڕۆڵێکی مێژووی گێڕاوە و دەگیڕێ لە ململانە چینایەتیە فکریەکان. ئەم خوێنەرانە لەلایەن پەروەردەکارانیانەوە وە حاڵی کراون کە مارکسیزم بە کەڵکی هیچ نایەت بێ ئەوەی کتێبێکی مارکسیان خوێندبێتەوە و کرێکاریش وەکو تاک دەبین و هەرگیز بیرکردنەوەیان ڕێ ئەوەیان پێ نادات کرێکار وەکو چین وەک چینێکی کۆمەڵایەتی ببین و لە ڕۆڵی کۆمەڵایەتی ڕێبازی فکری و ئەدەب و هونەر بکەن. ئەم جۆرە خوێنەرە کە مەعریفە تەنها لە خوێندنەوەی چەند کتێبێک دەبینن کە زانیاریەکانیان دەستی دوو و دەستێسیە و زۆر دڵڕەشانە سەنگەریان لە مارکسیزم و چینی کرێکار گرتووە. مۆدلی ڕۆشنبیرانی کوردیش باسی دەردە قیزەوەنەکانی کۆمەڵگە ناکەن، خۆیان لە گەلێ دیاردە دەبوێرن. باسی مارکسیزم و سۆشیالیزم تووشی هیستریا و سەرئێشەیان دەکات. مەسەلەی ژن و منداڵ و قوتابخانە و پەروەردە و بێکاری و هیتر بەکاری خۆیان نازانن، وەک ئەوەی ئەو ڕۆشنبیرە بەڕێزانە لە کۆمەڵگای ئێمە نەژین. من وا دەبینم قسەکردن لە هەر جومگەیەکی ژیان و کۆمەڵگا هەر لە سیستمی بەڕێوەبردنی دەسەڵاتەوە بگرە تا دەگاتە چارەسەرکردنی گرفتەکانی ژینگە ئەرکی ڕۆشنبیرانە. ڕوتی لیبراڵی کوردی جۆرە ڕۆشنبیرێکی سەقەت و ناکارە و نائەکتیڤی کۆمەڵایەتی وای بەرهەمهێناوەکە لەگەڵ مانای ڕاستەقینەی ڕۆشنبیر ناکۆکە و ناتوانێت بچووکترین زەمینە بۆ ئاڵوگۆڕ بسازێنێ. داهێنان و هەزری ئازادیش لەلایەن ئەم مۆدێلە لە نووسەران و ڕۆشنبیران لەسەر جەستەی مێدیای کوردی قورخ کراوە بۆ ئەو ناوانەیەکە لەلایەن ڕەهەندیەکانەوە گوڵ و پیسۆزیان بۆ هەڵدەکرێ. بزوستنەوەی ئەدەبی کوردی ئاخێنراو بە کۆمەڵێ ئایدیای وابەستەیە کە تێدا زەمینەی ئازاد و ڕزگاری نووسەر خۆی لە چوارچێوەیەکدا قەتیس کردووە کە کۆیلەبوونی نووسەر و ڕۆشنبیری کوردی بەرهەم هێناوە و بەرهەم دەهێنێتەوە. ڕافەزکردنەوەی ئەم قورخ سالاریەی نێو بزوستنەوەی ئەدەبی لیبراڵی کوردی لەلایەن نووسەری ئازادەوە هەنگاوێکی سەرەتاییە لە ئاستانەی هەزرێکی چالاک و کاریگەر کە لە توانایاندا بێت هەنگاوەکانی لە ئەرکە بێ ئەملا و ئۆلایەکانی خۆی دەستنیشان بکات و
ئەنجامی بدات. کۆمەڵە ئەرکێک کە تا ئەم ساڵانەی دوایش جێ بایەخی جددی نەبوونە بۆ نووسەران. دەست ڕاگەیشتن بە وردبوونەوە و ڕەخنەیەکی قوڵ لەو سونەت و ڕێڕەوە پەیڕەوکراوانەی ناو جیهانی نووسین گرنگە، چونکە تا هەزری ئازاد فراهەمنێت داهێنان بەمانەی گشتی وشەکە دروست نابێت. ئەدەب لە پەیوەندیەکی بەتینە لەگەڵ فکر. ئەدەب خاڵی لە فکر بوونی نییە. ئەوەی پێی وایە ئەدەب ڕادیکاڵ و کرێکاری خاڵیە لە فکر و فکریش تەنها لە تێڕوانین و دنیابینی چەند بیرمێندەکەوە ببینێ، پێی بزانێ یانە لە هەژاریەکی فکری قوڵ دەژیت. ئەوەشی ئەم ئەقڵیەتەی بەخشیوەتە ئەم خوێنەرە عەجیبانە هەر ئەو پەروەردەکارانن کە لە گروپی ڕەهەندەوە هاتنە دەرەوە و لە ئەنجامیشدا سوپایەک لە خوێنەری ئیفلیجی فکری پەیدا بوون و هاتنە مەیدان کە تووتی ئاسا هەر خەریکی وتنەوەی قسەی چەند بیربەندێکن و لەلایەکی تریشەوە دژایەتی ڕادیکاڵیزمی کۆمەڵگا تووشی هیستریایان دەکات. ئەدەبی کرێکاری ئەدەبی ڕاهێنانی ئینسان نییە لەسەر شکرانە بژێوی و ملکەچکردن لە ئاست نەعەداڵەتیەکانی ژیان، بەڵکو ئەدەبی بارهێنانی ئینسانە لەسەر بەگژدا چوونەوەی ستەم و دیاردەدزێوەکانی کۆمەڵگا. ئەدەبی کرێکاری ئەدەبێک نییە مرۆڤ تەسلیمی قەدەر بکات، بەڵکو بە پێچەوانەوە قەدەر تەسلیمی ئینسانەکان دەکات. ئەدەبێکە هەوڵ دەدات ئینسان لە وەهمی ئاین و کتوبەندی کوێلەتی ڕزگار بکات و ئینسان وەک خۆی ببینێت، واتە ئینسان وەکو ئینسانێکی داهێنەر، خۆڵقێنەر لە دەرەوەی پەت و زەنجیر. بینینی ئینسانی ئازاد و بەهرەمەند لە توانات تەنها لە توانای بێ ئەندازەی ئەدەبی ئینسانیدایە. کۆلە ناتوانێت داهێنەر بێت و ناشتوانێت تا ئاستی ئازادبوون بەرز بێتەوە. ئەگەر لە ڕێگەی شۆڕشێکی کۆمەڵایەتیەوە سیستمی کوێلەداریەتەکەی تەفروت و نانەکات، سیستمی شینایەتی کە لەسەر چۆسانەوەی ئینسان بەدەستی ئینسان دامەزراوە و بناغەکەی لە غەدر و ستەم و زۆر بنیادناوە، هەرگیز ڕێ بە ئینسانە ژێردەستەکان نادات ئازادانە ڕەفتار بکەن، بەڵکو لە چوارچێوەی کۆمەڵە یاسایەک بەندیان دەکات و دەیان کاتە دیلی بەرژەوەندیە چینایەتیەکان. ئەدەبی کرێکاری ڕێک دژ بەم دۆخە دەجەنگێ و هەوڵ دەدات ئەو هەلوو مەرجە مەینەتبارەی ژیانی ژێردەستەکان لە دەقە ئەدیبیەکان نیشان بدات و گزارش بێت لە خەباتیان بۆ ئازادی. دەیەوێت وێنای ئازادی و ڕزگاری بکات، وێنای تەواوی ژیانی ئینسانەکان بکات بە هەموو جوانی و ناشرینیەکانیانەوە. بەڵێ ئازیزان و خۆشەویستان، بەم جۆرە گەیشتنە کۆتایی بەرنامەی ئەمڕۆشمان بۆ هیوایە ناوڕۆکی باسەکان جێگەی سەرنجی ئێوەی ئازیز بوو بێتن. تا بەگەیشتنەوەمان لە بەرنامەیەکی تردا ماڵەوە.